سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران، وەزارەتی تەندروستی سەرجەم توێژەکانی ناوەندی تەندروستی. بەڕێزان، داکۆچیکردن لە مافەڕەواکانی سەرجەم توێژەکانی ناوەندی تەندروستی پێویستی بە یەک هەڵوێستی هەیە کە دوور بێ لە مزایدە و بڕیاری تاکلایەنە تا بتوانرێت خواستەڕەواکانتان بگات بەدام و دەستگا پەیوەندیدارەکان. لە کاتێکدا فاکتەری سەرەکی بەرەنگاری بوونەوەی پەتای کۆڕۆنا خۆبەخشانی ئەو ناوەندە بووە. وێڕای هاندانی هاوڵاتیان بۆ مانەوان لە ماڵەکان، بەڵام بێدابڕان بەردەوام خەمخۆر و خوازیاری پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی بوون. جێهێشتنی بەرژەوەندیەکان و پێشەنگبوون لە ڕوبەڕبوونەوەی پەتای درم و نەخۆشیەکان سیمای هەمیشەیی ئەو ناوەندە بووە. لە پێشکەشکردنی قەیرانەکان و وێڕای ئەمانە و چەندانی تر جارێکی تر لە وێزگەیەکی تردا خەمساردی حکوومەت لە نرخاندنی ماندووبوونی ئەو سێکتەرە بە زەقی بە هەڵوێستەکانیانەوە ئەبینێت. لە کاتێکدا حکوومەتی عێراق بە پێدانی زەوی نیشتەجێبوون پاداشتیانەکەنەوە، بەڵام لەم هەرێمەدا تەنانەت شایستە دارایەکانیشیان پێڕەوا نابێت. هەر بۆیە وەکو کۆی سندیکا و کۆمەڵە و ڕێکخراوە تەندروستیەکانی کە لە خوارەوە واژۆمان کردووە ئەبین بە مینبەری داواڕەواکانی ئەو ناوەندە و پێداگر ئەبین لە ڕەچاوکردنی مافەڕەواکانتان. بەڕێزان، وەک هەڵوێست و دەستپێک کارکردن لەو ناوەندەدا ڕادەگرین کە بە زۆنی سارد ئەژمار دەکرێت بە ڕەچاوکردنی شوێنە هەستیارەکان بەو هیوایەی کە بە زووترین کات گوێبیستی وەڵام و هەڵوێستی ئەرێنی حکوومەت بین کە پڕاپڕی ماندووبوونی ئەو سێکتەرە بێ لە پێدانی موچە و دامەزراندنی گرێبەست و خۆبەخشان. لە کۆتاییدا کۆمەڵانی خەڵک دڵنیا ئەکەینەوە کە لە ڕێگەی تیمەکانەوە بە هێڵی گەرم لە خزمەتی نەخۆشدا دەبین و ناهێڵین نەخۆش باجی خەمساردی دەسەڵات بداتەوە. سندیکای پزیشکانی کوردستان سلێمانی، سندیکای پزیشکانی ددان سلێمانی، سندیکای دەرمانسازان سلێمانی، کۆمەڵی کارژێڕانی تەندروستی سلێمانی، کۆمەڵی چیمیایی فیزیایی کوردستان سلێمانی، سندیکای بایۆلۆجی کوردستان سلێمانی. ئێمە ئەو ناوەندانەی کە تایبەتە بە چارەسەرکردنی کۆڕۆنا کە پێویستی بە ژیانی خەڵکەوە هەیە و لەگەڵ تەواریەکان کە شوێنی هەستیارە، ئێمە لە قۆناغی یەکەمدا ئەو شوێنانە دەهێڵینەوە، بەڵام لە هەمان کاتیشدا ئەو سندیکانەی کە ئێستا لێرە لە ئامادەبوونیان هەیە ژوورێکی ئۆپراسیۆنمان دروست کردو، ژووری عملیات لەگەڵ هەر هەڵوێستی تازەدا لەبەرەوەی ئێستا وەفدەکانی حکوومەت لە بەغایە ئێمە چاوەڕێی هەڵوێستی ئەوان دەکەین. لە کاتی وەڵامی نائەرێنی حکوومەت ئەو کاتە ئێمە لە قۆناغی داهاتە ناچارین کە هەڵوێستی توندڕمان بێت. ئەو بایکۆتی ئێمە بەردەوام دەبێت هەتاوەکو ئەو کاتانەی کە مافەڕەواکانی سەرجەم کارمەندان و پزیشکان و ناوەندەکە توێژەکانی تەندروستی دابین دەکرێت. ئەم بەیاننامەی کە ئێستا خوێنراوەتەوە تەنها پەیوەندی بە پارێزگای سلێمانیەوە هەیە و لە ئایندەیەکی نزیکدا پەیوەندی بە سەرجەم ناوەندەکانی ترەوە دەکەین. لە داهاتوودا پێویستی بە بەیاننامەیەکی گشتگیر هەیە، بەڵام بەداخەوە ئەمەی کە ئێستا ئەم بەیاننامەیە تەنها پەیوەندی بە پارێزگای سلێمانی ئۆنلاینەی کە باستان کرد ئەوە چۆناتە خەڵک چۆن دەتوانێت پەیوەندیتان پێ بکات؟ ئێمە پێشتر لە ڕێگەی ڕاگەیاندنەکانەوە گروپێکی خۆبەخشانە هەبوو لە پزیشکان و لە کارمەندان کە سەردانی نەخۆشەکانیان کردو لە کاتی قەدەغەکردنی هاتوچۆدا، بەڵام ئێمە جارێکی کە لەم بەیاننامەشدا ڕاماگەاندووە کە گروپێکی خۆبەخشان لە پسپۆڕی جیاکان دروست دەکەین کە لە کاتێکدا ئەگەر نەخۆش لە کاتی داخستنی دەستگا تەندروستیەکاندا بۆی بتوانین خزمەتگوزاری تەندروستیان لە ماڵەکانیان پێشکەش بکەین بە خۆبەخشانە. باشی لە سلێمانی تەنها سندیکەکانی سلێمانی مانگرتیان ڕاگەاندووە، ئایا لە سەرتاسەری بۆچی پەیوەندیتان نەبوو لەگەڵەوانی ترە؟ ئایا تەنها گرفتەکە بەس لە سلێمانی یان بەداخەوە ئێمە یەکێک لەوەی کە ئێمە هەڵوێستەکانمان تاخیر کرد خستمان ئەمڕۆ لەبەرەوەی دوێنێ کۆبوونەوەی وەزارەتی تەندروستی هەبووە لەگەڵ کۆی سندیکاکان کە سندیکا گشتیەکان بووە لەگەڵ نەقیبی سندیکاکان کۆبوونەوە هەبووە، بەڵام دوێنێ ئەوان بە باشدانیوە کە چاوەڕێی وەڵامی حکوومەتکەین. بەس ئێمە وەکو لە کۆبوونەوەکانی خۆماندا کە ئێستا پێشەوەی بین بۆ ئێرە لە مەکتەبی ڕێکخراوەکان جاریشکە کۆبوونەوەی ترمان کردووە، ئێمە هەست دەکەین چیتر پێویست بە چاوەڕوایی ناکات لەبەر ئەوەی کە ڕابردوویەکی تاڵمان هەیە لەگەڵ بەڵێنەکانی دەسەڵات کە ئەوان داوای چاوەڕوانی خەڵک دەکەم، بەڵام لە کاتێکدا هیچ کاتێک بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە. تەنانەت هەندێک پرسەیە کە پەیوەندی بە موچەوە نیە، پەیوەندی بە دابینکردن و بودجەوە نیە، وەکو لە حکوومەتی عێراق سەرجەم پزیشکان و کارمەندان و توێژە جیاجیەکان زەویان بۆ دابین کردوون دەکرێت بە زەوی پاداش بکرێنەوە، بەڵام ئەمان لێرە دەستیان لەبەرەوەش نابێتەوە کە زەویەکیان بۆ دابین بکەن کە هیچ پێویستی بە ڕەزامەندی بەغانیان. کاتێک پێ دوای ینی ئەم شارانیەوە وەڵامدانەوەی بە دوای دابێت لە کاتێکدا ئێوە بەشێکتان
وەکوڵێن لە شوێناسیارەکان ڕانەگرتووە ئەو بەشێکی ترتان ڕاگرتووە ئایا شارانەی ئەوە ئابێتە ئەوەی کە وەڵامتان بدرێتەوە؟ ئێمە یەکەم جار نییە کە ئەزمونمان لەگەڵ مانگرتن هەبێ هەموو جارێ وەڵامیان هەبووە بەڵام ئەم جارە ئێمەش پاساومان قوبوڵ نییە پاساوی قەیرانمان قوبوڵ نییە پاساوی ڕەزامەندی حکوومەتی عێراقمان قوبوڵ نییە بە دڵنیاییەوە دۆخی خەڵک ئەوەندە ناڕەحەت بووە ئەگەر ئێمەش پێشڕەویان نەکەین کارمەندان و پزیشکان خوان ناتوانن کە بێنەوە بۆ داوامەکانیان لە بەرەوەی زیاتر لە 2 مانگە موچیان پێ نەدراوە. ئێوە کە بایکۆتی ناوەندەکانی تەندروستیەکان هیچ گرفتی تەندروستی بۆ هاوڵاتیان دروست نابێت مەسەرەن بەرپرسیارەتی ئەمریکاکەوێتە ئەستۆی کێوە کە ئێوە بایکۆتی داوام ئێمە لە بەیاننامەکەشدا ئاماژەمان بۆ داوە بەرپرسیارەتی لە ئەستۆی حکوومەتە لە ئەستۆی دەسەڵاتە بەڵام بۆ ئەوەی کە نەخۆش باجی خەمساردی دەسەڵات نەداتەوە ئێمە جارێکی کە لەسەر هێڵی گەرم دەبین و تیمی خۆبەخشمان دروست کردەوە بۆی سەردانی سەرجەم نەخۆشەکان کەین کە پێویستیان بە ئێمە